باس لە نەریتەکانی قوربانیکردنەکەین لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە بێگومان ئاینی ئیسلام چەندین نەریتی جوانی هەیە یەکێکی تر لە نەریتە جوانەکانی کە لە ئاینی ئیسلامە هەیە قوربانیکردنە بەتایبەتر کە لە جژنی قوربان نزیک ئەبینەوە ئیتر وردە وردە لە نێو جژنەکە هەست بەوە ئەکرێکە قوربانیەکان ئیتر دەست پێ ئەکات جا ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەەکەین بۆ ئەوەی کە بزانین بە شێوازە دروستەکەی قوربانیکردن چۆن چۆنیە و هەروەها ڕەنگە زۆر بمان زانیاریکی تەواومان لەسەر ئەو بابەتە نەبێت کە پێویستەکە کاتەکەی لە چ کاتێکەوە دەست پێ بکات ئایا هەر چوار ڕۆژەکەی جەژن ڕێپێدراوە قوربانی بکرێ و هەروە گفتوگۆ لەسەر ئەوە ئەەکەین کە شێوازی دابشکردنی ئەو قوربانیە دواتر پێویستە بە شێوازێک بێ هەندێک جار ڕەنگە هەندێک بابەتمان بیست بێ هەندێک لە ماڵەکان حەزەکەن لە نێو ماڵەکانی خۆیانە قوربانیەکە بکەن و بۆ ئەو مەبەستەی کە لە دڵیانایە پێیان باشترە کە لە نێو ماڵەکان قوربانیەکە ئەنجام بدرێ هەندێک جاری تر ئەبیسترێکە ئەبرێتە ڕاستەوخۆیەکێک لە مزگەوتەکانی ناو شاری سلێمانی گۆشتەکە هەر لەوێ خێرەکە ئەکرێت و ئەبەخشرێتەوە جا ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر تەواوی ئەم بابەتانە ئەکەین بابزانین کامەیان لەم ڕێگانە دروستترین ڕێگەیە بۆ ئەوەی کە قوربانی ئەنجام بدرێت لەسەر ئەم بابەتە گفتوگویەکی چڕوپڕەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر حەسەن سابیر کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و ئێستا لەگەڵمان ئامادەیە دکتۆر گیان سڵاو لەبێت و بانی باش بەخێر بێ سەرچاوان دکتۆر با دەستپێک هەر باسێکی کورتی مێژووی قوربانی بکەین ڕەنگە ئەو کەسانەی کە نیەتی قوربانی ئەهێنن ئیترکە لە نیەتیانە هەیە بۆ نمونە لەم جەژنا قوربانی بکەن هەر کەسێک و ڕەنگە مەبەستێکیشی هەبێت لە ناو دڵی خۆیان ئەم بابەتە چۆن چۆنیە یعنی ئەگەر باسێکمان لە کورتەی مێژوەکەی بۆ بکەیت و دواتریش ئەو نیەتانەی کە پێویستە تۆ لە دڵ تا قوربانی بۆ بکەیت بە شێوازێک بەناوی خی گەورە بەخشن و میهرەبان طبعا قوربانی مێژوەکەی گەڕێتەوە بۆ سەردەمی حەزەتی ئیبراهیم شو حەزەتی ئیبراهیم کاتێکە لە خەویە ئەبینێ بە حەزەتی ئیسماعیلی کوڕیەوە کە ئەفەرمێ کوڕەکە من لە خەوا تۆم بینیوە تۆم سەرە بڕی طبعا خەوی پێغەمبەرانیش هیچ گومانیتیان نیە چونکە وەحینی خەوی ئەوە بۆیە بەیانی کە هەڵسا خەوەکەی بۆ گێڕایەوە حەزەت ئیسماعیلیش فەرمووی خەوەکە طبعا پرسیاری نەکرد کە خەوەکە وانیە و یا بترسن یا فەرمووی تۆ چه ئەمرێکی من جێبەجێیەکەم ئەوە بوو طبعا خەوەکە ئەوەی پێوت کە بێت کوڕەکەی سەر ببڕێ حەزەت ئیسماعیل سەر ببڕێ بۆیە مطیع بوو ینی گێڕایاڵی باوکی بوو دوایی خوای گەورە لەم گێڕایاڵیە گەورەی ئەم دوو پێغەمبەرە سەربڕینەکەی لە ئینسان گۆڕی بۆ ئاژەڵ وفەدەیناه بذبح عظیم خوای گەورە لە ئاسمانەوە حیوانێکی بۆ نابڕێن بۆی ناکە لە بری ئەو سەر ببڕێ بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە داوای قوربانی ئەکا ئەفەرمێ ئەمە سنەتی باوکی ئێوەیە باوکی پێغەمبەرانە ئیبراهیم زینوی بکەنەوە ئەوەی کە لە قورئانە باس کرابێ و لە فرموودەی هاتبێ قوربانی بەم شێوەیە ئەو مێژووکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتە حتى لە سەردەمی حەزرەتی ئادەمە وشەی قوربانی طبعا قوربانی ئێمە بە کوردی يعني مەبەست بە کوردی مەبەستێکی تری هەیە و بە عەرەبیش مەبەستێکی تری هەیە إذ قرب قربانا فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر ئەمە هەندێک لە زۆر جا پرسیارەکە ئەڵێ مادام وشەی قوربانی لە قوربانی و هاتووە گرێتەوە بۆ سەردەمی ئادەم چون ئەم ئاەتە تایبەتە بە دوو کوڕەکەی ئادەم کاتێک کە خوای گەورە تاقیکردنەوە کامیان خواوەری گرتووە و کامیان خواوەری نێگرتووە ئەوە بۆ ئەمری پێکردن کە شتێک بکەن کە لە ئاسمانەوە ئاگرێک هاتی بێ هەر ئەو شتێک کە سووتانە بێ نیشانە بۆ لەسەر وەرگرتن یعنی بە وشەکەی هەندێک لە مسلمانان حتا کەسێکە بوو زۆر ئینکاریە کردەوەی کاکە قوربانی هی سەردەمی ئیبراهیم نییە على نبينا وعليه الصلاة والسلام هي سلمي آدم سلام والسلام إخواني لبه بويا بلام فرمودكانا قرباني وكو بم شويك إيكين كبريتان السبريني آجال في غمر إخوان صلى الله عليه وسلم فمن سنتي
ئیبراهیمە کە باوکی پێغەمبەرانە بەڵێ بۆیە مێژووکەی گەڕێتەوە بۆ ئەوە و خۆی ئامادە بوو قوربانی بە کوڕەکەی بکە خی گەورە ئەم قوربانی گۆڕی کە قوربانی بە ئاژەڵ بکرێ زۆر باشە زۆر باشە کەواتە بینە سەر ئەوەی کە ئەم نەریتە بەردەوامی هەبوو هەتا ئێستاش کە ئێمە دوو ڕۆژیکە پێێنینە جژنی قوربانە و خەڵکانێکی زۆر خۆی ئامادە کرد و مسلمانان بەگشتی خۆیان ئامادە کردووە کە نیەتی بێنن قوربانی بکەن ئیترم قوربانی بۆ کەسێک بووە کە کۆچی دوایی کردووە ئەم قوربانی بۆ کەسێکی خێز ئەندامی خێزانەکەیان بووە پێمان خۆشە دکتۆر پێمان بڵێ ئەم قوربانی لە جژنی قوربانە لە کێوە دەست پێەکە مسلمانانکە توانن دەستکەن بە قوربانی توانن قوربانەکە لە چۆ ئەنجام بن ئایا وەکو ئەژینیش ئاماژەی پیاە پێشێکێکە ئێمە هەر گرنگە لە ماڵەکەی خۆمان نابێ بۆی خێرەکەی زیاتر بێ یا خۆتوانین لە شوێنیشیکە بێت قوربانی کاتەکەی لە دوای نوێژی جژنی قوربان و دەست پێەکە چونکە پێغەمبەر ساسەمە فەرمێ هەر کەسێ پێش نوێژ حیوانی سەر بڕی ئەوە بۆ خۆیەتی قوربانی نییە ومن ضحى بعد الصلاة أجل دوای نوێژی جژن قوربانی کرد فقط أصاب سنتنا أو سنتي كي متوانا أو جێبەجێ کردووە بۆیە کاتەکەی لە دوای نوێژی جژن دەست پێ ئەکا لە دوای نوێژی جژنی قوربان تەمان نوێژی جژنی قوربان لە دوای نوێژی بەیانی ئەبێ خۆی شروق لە دوای نوێژی بەیانی سعاتێک و 20 دقیقە ئەوێ جژنیش بە چارێکی 20 دقیقە دوای ئەوە کاتەکەی داغڵە بێ کە نوێژ کرا کاتەکەی کاتی قوربانی داغڵە بێ ئەم کاتە بەردەوامە بێ هەتا کۆتا ڕۆژی چوارەمی جژن تا دوای عەسر هەندێک گەڵێن هەتا شروقیش یعنی تا خۆر ئاوە تا غروب عەفوەن تا خۆر ئاوا ئەبێ یعنی تا مەغریب لە بەیانی جژنی قوربانەوە لە نوێژەکەەوە هەتا کۆتایی چوارەم ڕۆژ تا ئێوارە کاتێکی گونجاوە بۆ قوربانی بەڵام پێغەمبەر ساسەلەم پەلەی کردووە لە دوای نوێژەکەی یەکسەر چۆ قوربانی کردووە یعنی ئینسانیش بتوانێ زوو قوربانی بکە وئیلا لەو چوار ڕۆژیان لە هەر کاتێکا بکە کاتی قوربانی و دروستە زۆر باشە کاتە دکتۆر شوێنەکەی لەکوێ بکرێ باشترە زۆربەی جار ئەوترێ هەنێک بابەت هەیە کە بەستراوەتەوە بە سونەتەکانی ئاینی ئیسلامەوە ئەوترێ خوێنەکەی ببینرێت بۆ ئەو خاوەن ماڵێکی کا زیاتر کاریگەرە قوربانیەکە یاخود هەنێ جار دەست ئەیرێ لە خوێنەکەی ئێرێ لە شوێنێکی بەشەکانی جەستە ئەمانە تا چەند یعنی لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە ڕاستە یعنی ئەگەر لە هەر شوێنێک ئەم قوربانیە بکرێت لە ماڵەوە نەبێت و ئەم خوێنە نەبینرێ هەر بە هەمان شێوە خێرەکەی خۆی ئەگات قوربانی لەبەرەوەی کە سونەتێکی زۆر گەور و پیرۆزە چەندە گرنگی پێ بترێ بە پاک و تەمیزی و لە شوێنێکی چاکا بکرێ ئەوە تعزیمە بۆ ئەو ئیشە چونکە بەڕاستی قوربانی ئەوەندە گەورەیە کە حتا ئەو گوریسەی کە حیوانەکەی پێڕاکێشی زانایان فەرمیانە ناکرێت بە قاچ بەرزیکەی تۆ گوریسەکەی گوریسە ئەو گوریسەی کە ئاژەڵەکەی پێ ئەبێت تۆ ماڵەوە ئەڵێ ئەگەر ڕێزی گوریسەکەیشی بگرێ ئەو گوریسەی کە پێ بەسراوت و پێ ئەوە ڕێزگرتنە لە شیعار و دروشمی ئاینی پیرۆزی ئیسلام بۆیە قوربانی تا چەنە بە پاکی و بە گەورەی بکرێ لەسەر جادەکان نەکرێ ئەوە بۆ شێوەیە بە بێڕێزی سرە بڕێ و ئەمی فڕێن و ئیتر گوێ بە خۆڵەکەی نایەن و گوێ بە خوێنەکەی نایەن یعنی ئەمە سوکایەتێ بە قوربانی ئەبێ شوێنێکی چاکی تایبەتی خۆی هەبێ و شوێنەکە زۆر پاک بێ و ئەوەی قوربانیەکە ئەکە سونەتە خۆی سەری بڕێ خۆی لەوێ بێ یاگەنێت تۆ خۆی سەری بڕێ باشترە چۆ پێغەمبەر ساسم کە بە فاتمە حەزرەتی فاتمە فەرمی قومی إلى أضحيتك فاشهديها فەرمی بڕۆ لای قوربانیەکەت ببینە دانیشە یعنی لای قوربانیەکە بکە قوربانیەکەن ئەگەر خۆت بزانی سەری بڕی ئەوە گەورەیە چۆن پێغەمبەر ساسم بە دەستی خۆی دەستی مبارەکی خۆی سەری بڕێەوە ئەگەر نەیشتوانی سەری بڕی هیچ نەبێ خۆت لەوێ بە یعنی باش وایە لە ماڵەوە بکرێ و لە شوێنێکی زۆر پاکە و بە ڕێزێکی باشەوە کۆمەڵە سونەتەیە لە کاتی قوربانیە ئەو سونەتانە جێبەجێ بکرێن یەکێ لەوانە دوعاکردنە سڵاواتدانە گوتنی تەکبیرە ئەڵڵاهو ئەکبەرە یعنی بڵێ خوایە ئەمە تۆ پێداوم و بۆ تۆیشی ئەەکەم لێ قوبوڵکەی ئەمانە زۆر پێویستن ئەجر و پاداشتەکەی بنێرە بۆ
کە سوکارەکەی بۆ دایک و باوکی ئەتوانم ئەوان بەشداری تیا بکەن وەکو ئەجر و پاداشت نەبوو قوربانیەکە تایبەتی بێ بۆ ئەوان زۆر باشە دکتۆر خاڵێک ترێ زۆر گرنگەوەی کە بەڕێز ئاماژە و پیا زۆر کات ئێمە ئەم قوربانیە کاکرێت تۆ دوجارە و گۆشتەی کە دابەشیەکەی بەسەر خەڵکا بوو ئەوەی سوودی لێوە بکرێ بۆی چێژی لێ ببینێ بۆی تۆ خێرەکەت بگا بەڵام لێرەیە خاڵێک زۆر گرنگە ئێستا ئەبینی لە ئیتر بە تایبەتی لەمڕۆ لەسەر شەقامە سەرنجەکان لە شوێنەکان بەکراوەی کۆمەڵی خەڵک ئاژەڵ ئەفرۆشن تۆ دڵنیانی لەم ئاژەڵە چکە ئێمە ڕۆژانە کاچینە بازار ئەو گۆشتێکی کڕین هەمووی مۆری لێدراوە پزیشک بینیوێتی کەواتە چەند گرنگە پێشەوە بزانین تەندروستی ئەم ئاژەڵە باشە هیچ نەخۆشیێکی نییە چکە گرنگ نییە تۆ قوربانێک بکەوانێ ئێمە زیان بە خەڵک بنێ نەک سوودی پێ بکەین بە تایبەتی لە قوربانیە زۆر پێویستە ئیستیعانە بە لیژنەی تەندروستی بکرێ زانی بۆ چونکە یەکێ لە مەرجەکانی قوربانیە بێ و حیوانە نەخۆش نەبێت ڕاست ئێ نەخۆشی ئەم ئاژەڵە ئەم حیوانە کێ ئەزانێ من نازانم من سەیرێکم کابراش نەخۆشیش بێ لەوانەیە بیشارێتەوە یا مەسەلەن واسیەکە نەڵێ یعنی زۆر پێویستەکە ئەکە بکرێ ئەو ئاژەڵانە پێشەوەی ئەڕز بکرێ بۆ فرۆشتن لیژنەی تەندروستی ببینێ چکەگەر نەخۆشی پێوە بێ کابرا تاوانبارە بێ و ئەگەر نەخۆشیش بێ هەر دروست نێبیکا بە قوربانی بۆیە ئەگەر تەنسیقێکی باش هەبێ لە بینی ینی لەو مەیدانی کە ئاژەڵەکانی تیافرۆشن و لەگەڵ لیژنەی تەندروستی یا ئەو کەسانی کە ئاژەڵە فرۆشن خۆیان بچن بەو دکتۆرانە بۆی کە وەکو مەسئولیەتێک بەرامبەر بە کە خوای گەورە پرسیانە لێکە دوای ئەو گۆشتە تۆ دەرخوادی خەڵکێنەی ئەگەباتە ئەو خۆش ئەو گۆشتە تەندروست نەبوو ئەو ئاژەڵە تەندروست نەبوو کردە بە قوربانیە خوا نایەوێ دوو خەڵکیش تووشی نەخۆشیە بێ بۆیە زۆر زۆر پێویستە یعنی ئستیشارەیەکی باش بکرێ بە دکتۆر و ئەوانەی کە پسپۆرن لەو بوارەیە بۆی ئەو ئاژەڵە ئاژەڵێکی پاک بێت چاک بێت لە هەموو ڕوویەکەوە بەدەر لە نەخۆشیێکی دکتۆر هیچ مەرجێکی تر هەیە پێویست بکە لە ڕووی سونەتەوە لە ئاژەڵەکە هەبێت چونکە هەنێجار نازانم هەنێک بابەتیش ئاژەڵی کە مەرجەکانی چییە و ئاژەڵی کە تۆ ئەکەی بە قوربانی کۆمەڵێ مەرچێ نابێت تایە بێ یەکەم لەگەڵ ئاژەڵە ئاستی بینینی کەم و بووە لاانێ زۆر بە مەترێک خۆی ببینێ ڕاستە ئەبینێ بەس مەترێکە بینێ یا دوو مەترە بینێ ئەمە دروست نییە بە قوربانی ئەوەی کە شەلە ئاژەڵی کە ئەشەلێ و شەلەکەی دیارە و ئەو ئاژەڵی کە زۆر زۆر زەعیفە یعنی وای لێ تۆ هەموو پێڵێن لەڕ هەموو ئێسک و فەراسوی دەرکەوتووە دروست نییە و ئەو ئاژەڵی کەەوە گوێچکەی بڕاوە ینی کۆمەڵە مەرچەیە ئەبێ ئاژەڵەکە دوایەوە تەمەنی هەبێ تەمەنی هەبێ ینی بەنسبەت مانگا ئەمانەوە 2 ساڵ تەواو کردبێ بەنسبەت مەڕەوە ساڵێکی تەواو کردبێ بەنسبەت 5 ساڵی تەواو کردبێ بەنسبەت بزنەوە بڵێ 6 مانگ و بەرەوسەر ینی کۆمەڵێ مەرجی گەورە هەیە لە شەرعا ئامم هەڕەمەکی نییە ینی من خۆ پارچوون بۆ قوربانی ئاژەڵێکمان کردی ئەوەی کە مەڕەکەی یێنێ ئەوەنە بە بەهێز ئەو مەڕی دابەزن ئێنایە خوارە لەو سیارەکەیە هەر لەوێ ئەو ئاژەڵە مرد ڕاستە چکە زۆر لە ڕەحمانە تەعامل لەگەڵ ئاژەڵاکەن ئەوانەی کە ئیفرۆشن لەبەرەوەی تا ینی پەلەیانە 3-4 ڕۆژە لەم 3-4 ڕۆژە ئاژەڵ زۆر ساکەنەوە بۆیە گوێ بە لێدان و برینانبوونی ئاژەڵ و ئەزیەتدانی و خستنە خوارەوەی نادەن ئاژەڵێک ئەزیەتیگەی بۆ قوربانی نابێ باشە ئەمانەی کە ئەم مەرجانەی کە ئاماژەت پێکرد چۆنی ئەو کەسێک کە ئەچێ بۆ قوربانیەکە چه ئاژەڵێکە کرێت چۆنی هەستی پێ بکات چۆن بیناسێتەوە زۆر کات من ئەمە بیستۆ سێری دانەکانی ئاژەڵەکە ئەەکەن ئەمانە بۆ چییە ئەگەر ڕوونکردنەوەی ئەو ئاژەڵە تەمان لە خاوەنەکەی پرسی ئەم ئاژەڵە ئایبی نییە لە نەعیبی نیە نەخۆش نییە نەخۆش نییە ئەم ئاژەڵە کوێر نییە ئاژەڵە شەل نییە ئاژەڵە دەمودانی تێنە چۆم ئاژەڵی گوێی نەبراوە کۆمەڵە مواسەفات هەیە بە تایبەتی بۆ مەڕ ئەگەر دوو گوشتەکان لێ کردبێتەوە یعنی بە شێوەیە کە بە هەر حاڵگمەری ئاژەڵی هەر لە خوای و کلکی نییە یا کلکی بەڕابێ و کێشەی نابێت بەڵام ئەبێت تۆ کێبەری شارەزا بێ ئێستا مەسەگەم من و تۆ بچین ئەوەستی ئاژەڵەکەکەین ئاژەڵەکە بە چاگەزانین بەڵام دوایی کە یەکێکی پسپۆر لەو بوارەیە کە سەیری ئاژەڵەکەیە کە دەمیەکاتەوە سی گوێەکە سی چاوێکە سەیری ئەکێشە بە پشتیا کێشە بە سکیا ئەڵێ ئەمە بەکەڵێک یا بەکەڵی نایە ئەبێ کەسانێکی مختصی ئاوابەری زۆر زۆر یا لە کەسێکی سیقە بکڕی
چکە بەڕاستی کەسانێک هەیە غەشەکەن ڕاست کابرا لە تەماتەیە غەشەکە لە چەند لە ئاژەڵا غەژ ناکە کە پارەیەکی باشی دەستەکە خۆی بەداخیشەوە زۆر کات لەم ماوەیەم 4 ڕۆژەیە خواردنێکی زیاترێن بەم ئاژەڵانە بۆی کێشی زیاتر ئاوێکی زۆر شوێیەکی زۆر تاوانبارن کە لە کاتی سەربڕی شاسی پێگەچی لە ناوسکەکەیە زۆر باشە. ئەوەی کە گرنگە هیوادارین کە کەسی شارەزا بەرن لەگەڵ خۆتانە بۆی کە تووشی گوناه نەبنجکە هەمومان هەوڵێن خێر و خێرات بکەین و لەم قوربانیە بەشدار بین. دکتۆر باباسێکی دابشکردنەکەی بکەین زۆر کات ئێمە ئەم ئاژەڵە لە ماڵەوە بێت سێرەکەی کە ئاژەڵەکە سەر بڕێجارێ بە قەسابەکە هەڵێت تۆ لایەکیم بەرێ با بۆ ماڵی خۆمان دای بنین گرنگی دابشکردنەکەی بێت چۆن بێت وابێ ئەم ئاژەڵە چۆن بە یەکسانی دابش بکرێت ئایا لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کە ئەم دابشکردنە جیاوازی هەیە؟ بەڵێ بەنسبەت تەمان دابشکردنی ئاژەڵەوە جارێ ئەو ئاژەڵی کاکرێ بە قوربانی دروست نییە لە بری کرێ هیچ شتێکی ئەو ئاژەڵە بدرێ بە قەسابەکە حتا پێستەکەیشی نابێ بیتێ بە نێتی کرێ نەگۆشتی بیتێ بە نێتی کرێ کابراایەگە بیست حیوان ئاژەڵەکە بۆ سەرە بڕێ ئەڵێ کاکە لایەکی بۆ خۆت لە بری پارە شتیوا دروست نییەوە ئەبێ پارەی بەجیا بیتێ ئەم قوربانی کە ئەکرێ ئەبێ لە سونە دوایە بکرێ بە سێ بەش چکە زۆر کات دکتۆر ببوورە ینی قەسابەکان ئەڵێ بە 40,000 ئەم قوربانی بۆ بەڵام سەرروپیەکەی بەرە بۆ دەکەم بە 30,000 یان بە 25,000 ئەمە لە ڕووی ئاین ئیسلام قبوڵە نەخێت هەر شتێک هەر بەشێکی ئەو ئاژەڵە بکەی بە لە بری کرێ بۆ ئەو کەسی کە سەریە بڕێ دروست نییە زۆر باش ئللا ئەگە خۆت بە هەدیە بێتە بەڵام بخێتە بری پارە دروست نییە جارە پێستی ئاژەڵ شەڕ بوو لەسەری ئێستا هەموو پێستە لەسەر و جادا بینی یعنی بەڕاستی معمەلێکمان نییە ئیسفادەی لێ بکە خەڵک دیاودێ ئەگەڕا فەرۆیەکی دروست دەکرد لە پێستی ئاژەڵێ یەکی ئاژەڵێک سە بڕیا پیانەوە پێستەکەی فرێنەرێ ئێستا هەموو پێستە فرێ درێ نەخۆشیش دروست دەکە ئەمێنێتەوە بۆ نەکە یعنی زۆر پێویست بوو حەلێکی شتێکی چارەسەرێکیش بۆ ئەو پێستە ئیش لە وڵاتان سوودی لێ وەرەگرێ بەس لای ئێمە نازانم ینی ئەوەمان نییە ئەجا پێستەکەی بێ سەرروپێکەی بێ بیدا بەنیەتی کرێ بە کابرا لە برێەوەی کە حیوانەکەی بۆ سەربڕی و شتیوا دروست نییە ئەمە لە پارەی باتێ پارەی سەربڕین جیایە پارەی باتێ شتێکی تری لە خارجی ئاژەڵەکە باتێ زۆر باشە دواتر دابشکردنی گۆشتەکە پێویستەکە دابشکردنەکەیشی طبعا قوربانی دوو جۆر هەیە جۆرێکیان سنەتە یعنی کەڵی سنەتە یعنی گەردنێکی تاوانباریژنی کە کردیشە پاداشتێکی گەورت بۆ نووسێ ئەم جۆرە قوربانیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و زانایانیش لەسەر ئەو فەرمودانە فەرمویانە باش وایە بکرێ بە سێ بەش بکرێ بە سێ بەش بە یەکسانی بەشێکی بۆ کەسەکە خۆی بۆ خۆی ماڵ و مناڵی لێ بخوا بەشێکی هەدیە بۆ دۆست و برادەرەکانی کە دروستە خوشنی ئیلا بێ بە فەقیر بەشێکی دانی بۆ هەندێک دۆست و برادرت کەسایەتین دراوسەکانن فەقیریش نین دروستە بیانی تێ بەشێکی دانرێ بۆ خێر یعنی بەشێکی هەدیە بەشێکی خێرە بەشێکی بۆ خۆتە بەڵام ئەگە حیوانەکە نزر بوو کە کەسێک پێشەوە ئێستا بڵین دوو ڕۆژی تر جەژنە ئەمڕۆ ئەوە سبێنە عەرەفێ یەکێک چووە سوێنی خواردن و نزری کردەوە توێتی من نەزر بێن لەسەرم ئەم ساڵ قوربانیەکەکەم یان نەزر بێن لەسەرم مەڕێگەکەم نەزر بێن لەسەرم گوێرەگەیەکەکڕم ئەبێم نەزرت جێبەجێ بکە ئەمە قەرزارە بێ ئەگەر ئاگەبی لا بە جێبەجێی کە ئەگەر توانای نەبوو ئەمێنێتەوە لەسەری بەڵام هەرە بێت جێبەجێکە کە جێبەجێ کرد بۆی نییە یەک پارچی بچووکی لێ بخۆ کاتە ئەو بابەتەش ما زۆر گوێ لێ بە دکتۆر ئەڵێ قوربانیەکە نابێ لێ بخورێ لە ماڵەوە کاتە ئەم دوو بابەتە جیاوازی هەیە ئەگەر نەزر بوو نابێ لێ ئەگەر نەزر بوو لێ ناخورێ ئەگەر ناگەر نەزر نەبێ سنەتە لێ بخۆ قوربانی زۆر گەورەیە قوربانیش کوڕبژێریە بۆ خوا قوربانی بێت توی ڕسق ئەوەی کە قوربانیەکە خوا ڕسقیاتێ تۆ قوربانی کە بە هەر نێتی خوا بۆ جێبەجێەکە جگەلەوەی قوربانێکەوە لێ وەرەگرێ لەو دەقەیە نێتێک بێنە چکە تو ناوی خوایەنی بە نێتیەوەی خوا دەفعل بەڵا لەسەر دووخاتەوە مناڵەکانت سەلامت کە لەگەڵ قوربانەکە ئەمەش ئەپارڕێت تۆ لە خوای گەورە ئەوە ژەکەی ئەوە
خی گەورە لێ وەرەگرێ. زۆر باشە دکتۆر هەنێک بابەتی تر هەیە هیچ ناو خەڵکە ڕەنگە زۆر شارەزاییان لەسەری نەبێت ئەوترێ ئەو قوربانیە کە ئەکرێت ئەو ئاژەڵی کە ئەکرێت بە قوربانی چەند ماڵ ئەتوانێت تیا بەشدار بێ ینی ئەو نیەتی کە لێ ئەهێنرێ بە پێی کیلۆکە جا کراوەتەوە یاخود چۆن چۆنیە ئەمە ئەگەر ڕوونکردنەوەیەکمان لەسەرمان بۆ بدەیت. طبعا ئێمەی کورد بە شافعی مەذهبی مامی شافعیش پیاوێکی گەورە بووە طبعا ئێمە لە مەذهبی شافعیە وە لە کتێبەکانەوە فێرکراوین وا خوێندومانەتەوە ئێستاش من دوێنێ بە تایبەتی بابەتێکم لەسەر ئەوە حازر کرد ویستم لە فەیسبوکش بڵاوی کەمەوە کە فەرمودەیەکی زۆر هەیە لەسەرەوەی ئەگەر هاتوو ماڵێک کە 4-5 کەسن باوکیان هەستا قوربانی کرد ئەم قوربانێ بری ئەوانی ژەکەوێ بری ئەوانی ژەکەوێ بری کوڕەکانی بری کچەکانی بری ئەو کەسەی نەفەقەیە کێشێ دایکی دیاریکراو نییە ئەمە ئەو کەسێک کە لە ماڵەوە قوربانیەکە ئەکا بری ئەوانیش ئەکەوێ ئەمە چەندەها فەرمودەی شەیە سەکە بڵین کاتەکەمی ئەوە نییە فەرمودەکان هەمووی فەرمودەی صحیحن و ئەم قوربانیە لەسەر ئەوانش لا ئەچێ بیکە لەسەر کوڕکچەکانی لا ئەچێ بەڵام وەکو خێر وەکو بڵین 2 ماڵ 3 ماڵ بەشدارە بن ماڵەکان جیاوازن من لەگەڵ 2 برامە لەگەڵ 2 خوشکمە لەگەڵ 2 دراوسەیە لەگەڵ 2 هاوڕەیە ئەچین قوربانیەکەین ئەوە ئەبێ ماڵنابێت ئەوە بۆ 7 کەسە خوشتر بێ ماڵنابێت گوێرەکەی گەورە بێ مەڕ نابێت بزن نابێت بۆ 7 ماڵ نابێت ئەگەر ژمارەکانیشی زیاد بکرێ بۆ نمونە چەند مەڕێک بێت ئەوەش نابێت حەزەکە 7 مەسە بڕێ. زۆر باشە دکتۆر بچینە لای خاڵێکی تر زۆر گرنگە زۆر کات ئەو کەسانانی قوربانیەکەن لەمەوەی ڕابردوو ساڵانی تریشە قوربانەکان کرۆ ڕاستە خۆ ئەم گۆشتیانە میکرۆ سەروی تایبەتەوە و لەوانەیە بەشێکی کەمیان نابێت بە دراوسی و خزمەکانیان ڕاستە خۆ بردویانە بۆ کەسانی کە پەنەیان بۆ ئێمێناوە لە کەمپەکانە ئاژین ئەمەش لە ئاینی ئیسلامە قوربانیەکە بەچێە خێری خۆی هەیە یاخود چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قوربانیی کرد هەر هەمووی کرد بە خێر کە هاتەوە پرسیین لە حەزرەتی عایشە فەرمووی لەو قوربانیە چی ماوە فەرمی هیچی نەماوە بۆ خۆمان بە شانی ماوە کەتف فەرمی نا هەر هەمووی ماوە بە شانی نەماوە فەرمی چۆن فەرمی ئەوەی کە بەخشیمان بۆ خوا ئەوە ماوە ئەوەی کە دامانەوە بۆ خۆمان ئەوە نەماوە یعنی بتوانی قوربانی هەمووی ببەخشی بە فەقیر و هەژار زۆر زۆر گەورەیە بەڵام بۆ تەبەڕوک و پیرۆزیێرە بە خۆشتێکی لێ بخۆی شتێکی لە جیاگەیتەوە بە تایبەتی قوربانی مادام بەشێکی تایە بۆ فەقیر و هەژار بچی بەشن و فەقیر و هەژارانە بکرد کە بەڕاستی فەقیر و هەژارن چکە هەندێک فەقیر و هەژارەیە وەکو چۆن بۆ سواڵە گەڕێن ماڵەما بۆ گۆشتی ژەگەڕێن فەقیر و هەژار نییە بەڕاستی یعنی حیوانە سەرەبڕی خوا تۆزێکم لەوە بەرێ لەوانەیە پەنجای تری وەرگرتی بێ ئەمە فەقیر نییە بێ بە فەقیرێ کە ڕووی نەیە داواکە بێ بە فەقیرێک کە ئەزانی فەقیرە بێ بە فەقیرێک کە گۆشتی نەکڕیوە پێویستە بەڵام فەقیرانی کە داوا ئەکەن و بە زۆر و سوێنی ئەخۆن وەڵی زۆربیان ڕازدین من لەگەڵەوەیانم نانەنێ زۆر باشە زۆی گرنگتریشەوە کاتەکەمان بەرە کۆتایی ڕوا هەندێک کەس کە قوربانیە کاتی تر ماوەیەک پێش قوربانیەکە ڕیشێڵێتەوە قژێڵێتەوە نینۆکێڵێتەوە پێمان خۆشە ڕوونکردنەوەیکیش لەسەرەوە بێ دکتۆر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی من أراد أن يضحي فلا يمس شيئا من شعره وبشرته يعني فەرمی هەر کەسێ ویستی قوربانی بکە باڕشی نەتاشێ هیچ لە جسمی نەکاتەوە نینۆک و نازام ئەمانە ئەمە سونەتە ڕکوونی قوربانی نییە و شەرتی قوربانیش نییە کابرا قوربانیە کاڕشی تاشیوە تاوەبار نییە نێتێناوە قوربانیەکە بەڵام ڕشی تاشیوە نینۆکی کردووە قوربانەکەی لە 100% دروست و چونکە ئەمە ئەو شیعارە بۆ چییە بۆ بینینی ئەوەیە کە تۆ من ئاوا ئەبینی پرسیارەکەی ئەو بۆ ئەمڕۆ ئاوات وەڵاگە خوا قبولیکە قوربانیەکەم بۆی خەڵک بێخەیتەوە بەڵام بۆ ئەوە نییە ئیلا ئەگەر ڕیشە نەبوو یا ئەگەر نینۆکە کرده بوو سمێڵە کرده بوو قژە تاشی بوو وەڵا قوربانەکە دروست نیە ئەمانە نەخێن ئەمانە ڕکوونی قوربانی نین و شەرتیش نین قوربانەکەیش هیچ کێشەی نییە و دروستیشە بەڵام سونەتەکەیە
تۆ جێبەجێ لە سنەت تاوانبار نیت بەڵێ سنەت کردی باشە لەو کرد تاوانبار نیت. زۆر باشە ئەگەر کەسێک نەزری کردبوو دکتۆر ئەگەر بە کوشتی وەڵاممان بیتەوە و نەیتوانی بوو لەو ساڵەیە ئەنجامی بدات قوربانیەکە ئەتوانێت لە ساڵی داهاتووە لە جەژنی قوربانە ئەو نەزرت دووبارە ئەنجام بداتەوە ئەمان بەشێ نەزرەکە هەرە مێنێ لەسەری کەی توانی ئەمێ بیکە ئەمڕۆ توانی ساڵەتە توانی چونکە نەزر قەرزە طاو من نذر أن يطيع الله فليطعه ومن نذر أن يعصي الله فلا يعصي يعني نذر توا أبيت جبجيكي خويت الإسلام سيشت هي أبيت بمال لسنة سيشت هي أبيت خلشي أقال لما بي أم سيشت بس عمد بيلي براستي بيلي بقالت بيلي لكاتي جديات أبي لكاتي هر كاتي أو الميموت لدم درتشو أما لسنة بمال سيشت الإقرار العتاق الطلاق سيشت ثلاثة جدهن جد وهزلهن جد سيشتي بس عمته بلهر جدية وبجديش بلهر جدية لخوته بلي نمزاني أقام لي نبو لبينا شو طاو مالا لسنة بجيب جيكي لخو بيكي قلي أوامن 50,000 بنا ناي طاو من بيتي مالا لسنة إلا أقر أو قرنا آزاكا موتو أبي بيدي كاكواتو أمام بفلانشون أو يشوبو أكم أمانة إقرار لخوتو بويستي خوتا كالزوري لنا كردين نزلش بويستي خوتا بويا واجبة لسر جبجيكي دوم يعني وقت خوي عبد هبو كابر سيدكي بس عبته يوتوب يوا أعزان بكري رأيتي ورا كنا بس عبته والله تازا أعزان بطاب لقد طلاق خوانا خواس بس عبد أواني كلف ليمان طلاق إخوان أواني بس عبد إخوان أبي بمال سريع شو الطلاق صعوبتي ثانية إقرار صعوبتي ثانية نزل صعوبتي ثانية وأمس ياما أبي إنسان أقايل دمي به وبتعبتي نزل إقرار أو إقرارك على واقع نزل كل السقم أوكم أمين تقول السري كي تواني بيكا كني تواني تامبارني تاو كاتي تواني دەستەکانە خۆش سپاس بۆ تۆ کە ئەمڕۆ لەگەڵمان بووی بە شازێکی زۆر جوان ڕوونکردنەوەت بۆ بابەتەکە کرد ئەگەر دواوتەی خۆت حەز بکەی مایەکی خۆت بۆ ئەو کەسانی کە حەزەکەن قوربانی بکەن لە جەژنی قوربانە فەرموو پێشکەشیان بکەین دواوتەی من ئەوەی کە قوربانیەکە با پرسیان لە دوو کەس بکار یەکەم لە مامۆستایەکی ئاینی پێش قوربانیەکەی دوو لە دکتۆرێکی بەڕێزی تەندروست یا لە کەسێکی پاکی چاکی کە ئاژەڵەکەی هیچ عیب و ئارێکی تیان نییە لەوانە بکرێ بۆی قوربانەکەی و دوایەوە زۆر ڕێزی قوربانەکەی بگرێ نەچێ ئاژەڵەکە ئازێر ماوە بەدار و فڕایەتە خوارە و سوکایەتی پێ بکات چکە ئەو ئاژەڵە کە برینار بوو تۆزێ بەکەڵ چی قوربانی نایە دوای تۆ بۆ خوایەکەی ئەبێ تعزیم ئەو شیعارە بکەی تعزیمی شیعارەکەی سەربڕینەکەی دابەشکردنەکەی بۆیە زۆر پێویستەکە یعنی احتیمامێکی جوان و گرنگ بدرێ بە قوربانی لە هەموو لایەکەوە بەشتێکی ئاسایی سادە سێری نەکە بە سوک سێری نەکات چکە نەیکا باشترە دەستەکانە خۆش بێت سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەمە